دەستپێکی ژەچینە لای بابەتێکی گرنگ هەروەچینە قەزای شێخان و باس لا کردنەوەی پەرتوخانەیەکەکەین بە ناوی یەکێک لە کەسایەتیە دیارەکانی نێو ئێزدیەکان کاویش ئەیتۆ بابا شێخە. دیارە ئەم کەسایەتیە لە ساڵی 1955 لەدایک بووە و یەکێکە لە نووسەر و ڕووناکبیرە هەرە دیارەکان و یەکەم ئێزدیا کە لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستانە لە ساڵی 1992 بووە بە ئەنجامی پەرلەمانی کوردستان و یەکێکە لە ڕووناکبیر و سیاسی دیارەکانی نێو ئێزدیەکان و کە ساڵی 2020 بەهۆی کۆرۆناوە کۆچی دوایی کرد. لە ئێستاە پەرتوخانەیەک بناوی ئەم کەسایەتیە ڕۆشنبیر و هەروە قەڵەمە جوانەی ئێزدیەوە لە نێو ئەم قەزایە ئەکرێتەوە بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە کەسایەتیە دیارەکان کرایەوە. لەلایەن هاوکارمان شیروان خزرەوە بابەتێک ئامادە کرا و راپۆرتێک ئامادەیە پێکەوە بینەرێ بین و ئەگەڕێمەوە لاتان فەرموو. قەزای شێخان بە ئامادەبوونی سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی و ئەندامانی سەرکردایەتی و بەرپرسانی مەڵبندەکانی دۆڵک و شەنگالی یەکێتی نیشتیمانی کوردستان و قایمقامی قەزای شێخان و نووسەر و ڕۆشنبیران و کەسوکار و هاوڕێیانی پەرتوخانەی خوا لێخۆش بوو ئەیدۆ بابا شێخ وەک ڕێزگرتن بۆ خەبات و بەرهەمەکانی کرایەوە. أكيد مكتبة بيشاوي بو يعني أوليات أو مدانة يعني أساس مدانة دواي هنجي أم مجبورة يعني مظن كين بلكي كين إن شاء الله مؤسسة كما هاري كاري أو مصناد أو كر أم مصر كين أم دي شيء رجيب دريخين دي كين مؤسسة بو حمو شنو هذا يعني كيف ما هاتيا عندك طلبتين مصادرات قرين تقارن بمصادر أبو أبيت خاصة خندا كارت أدبينا تاريخ أو وزانيت وديت يمكن أف مكتبة كتبت أيدو حمو يعني حمو رنج تدا شيش آينية وتاريخية وكلتورية يا حمو تشتيت ده هيا.